جوانترین و ڕازاوەترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە خۆشحاڵم لەگەڵ هاوڕێ هاوکارم ئەمیر دووبارە دینەوە خزمەتتان بە بەرنامەی ئێمە بینە. بەڵێ زۆر سپاس لە نامنی شەو سڵاتان لەبێت هیوادارم کە لە هەر شوێکان ساغ و سڵامەت بن و مەجالی وەشتان هەبێت تا بە کۆتایی بەرنامەی هەفتەیە ئێمە بینەران بینەر و بیسەرمان بن هەروەک ڕواڵی هەموو هەفتە ئەم بەرنامەیە چەند بابەتێک لە خۆ دەگرێت و چەند پرسیارێک کە بینەرانی ئازیزمان نردویانە وەڵامی پێدەدرێتەوە. ئێستا پێشەوەی کە بچینە سەر بابەتەکان ئەچین ویددیوەیەکی جوانی بەهاریە بینین دواتر لەگەڵ چاوان دێنەوە بابەتەکان پێشکەش دەکەین. فەرموون بۆ بینین. چاوان هەروەک چەند جاری تر باسمان کردووە ڕاستمەکانی نەورۆز لە کوردستان باشکرا ڕەنگوبۆی ئیدامەی شۆڕشی ژینای پێوە دیار بووە. خەڵکی کوردستان لەم دەرفەتە کەڵکیان وەرگرت تا ئەم جاراوە لەم ڕێگایەوە پامی خۆیان واتە دژایەتی لەگەڵ دەسەڵاتی سەرکوتگەر و کۆنەپارێز و بنیاتنانی کۆمەڵگایەک دوور لە ستەم و نابەرابەری بەگوێ هەمیان بگێنن. ئەم ڕاستیە جارێکی تر دووپات کرایەوە کە خەڵکی وشیار هەمیشە بۆ گەیشتن بە ئاوات و ئارەزووە سەرکوتکراوەکانیان ڕێگا دۆزنەوە ئەگەر توانیان لەسەر شەقام ئیرادەی خۆیان نیشانەدەن. ئەگەر ئەم ڕێگایان بە سەرکوت لێ بەسرا مانگرتنەکان دەکەن ئامرازی گەیاندنی پەیامی خۆیان کاتێکی تر لە ڕێگای هەڵمەتە جەماوەریەکان ئیرادەی خۆیان دەردەخەن و کاتێکی تر لە ڕێگای بۆنەکانەوە ئەو کاراکەن. لەم ڕێگاوە هاودەنگی و هاوسۆزی خۆیان بۆ ئاواتەکانیان وە بۆ ویست و داخوازیەکانان دێنە سەرشانەوە. بۆیە بە بڕوای ئێمە بەڕاستمەکان کە بە بۆنەی نەورۆزەوە کە لەسەر تاسەری کوردستان بەڕێوەچوو ڕوخسارێکی لێبراوانە و لە هەمان کاتدا پێشکەوتوانە لە ئیرادەی خەڵکی کوردستانی نمایش کرد و دەکرێت وەک ئەزمونێکی گەورە و بۆ هەنگاوەکانی دوایی کەڵکی لێوەربگیرێت. بەڵێ ئەمیر زۆر ڕاستە بەڵام لێرەدا با بپرسین بۆچی کۆماری ئیسلامی لە ماوەیەدا تەقریبەن بێدەنگ بوو؟ ئەگەرچی لە ناخی دڵەوە حەز و خواستی لەگەڵ ئەم مەراسمانە نەبوو بەڵام بۆچی بەجددی بەری پێنەگرت؟ ئەمیر دەزانی پێشتر تا ساڵانی نەوەدەکان سیاسەتی حکوومەتی کۆماری ئیسلامی سەپاندنی بێدەنگی بە کۆمەڵگای کوردستان بوو هەر دەنگێکی بەتوندی سەرکوت دەکرد. بەڵام ئێستا ڕۆژێک لەسەر شەقام ڕۆژێکی تر لە مانگرتنەکان لە حرەکەتە جەماوەریەکان لە ئاعتراز و ناڕزایەتیەکان و ئەم ڕۆژ بە بۆنەی نەورۆزەوە کوردستان سەراسەر دەنگە.
دەنگی حەقخوازی ئەم خەڵکە حەقخوراوە و دەنگی کۆتای هێنانیان بەستەم و نابەرابری دەنگێک کە هەر ڕۆژە بەرزتر و بەهێزتر دەبێت. من ئەمیر لام وایە دوای بزوستنەوەی ژنجیان ئازادی واوێ دەچێت دەسەڵاتی سیاسی هەوڵدەدات لە کۆمەلگای کوردستاندا هەنگاوی سیاسی بگرێتە بەر و بە خەیاڵی خۆل لە ڕێگای چارەسەری کولتوریەوە لەو چەقبەستویە سیاسی لە کوردستان ئەلبەت لە هەموو ئێرانی شتێکەوتووە دەربێت. بەڵام ڕێگایە بەکەم دەردی سەرتر دەزانێت. بێگومان ئەم خڕۆشە جەماوەریە و ئەم یەکدەنگی و یەک هەڵوێستیە مەجای هەر چەشنە دژەکردەوەی لە کۆماری ئیسلامی سندوتەوە. حتمما بیریان لەوە کردوێتەوە کە ناتوانن بەری پێبگرن و لەوانە دژایەتیکردنی ئەم هەڵمەتە جەماوەریە ببێتە هۆی دەستپێکی شۆڕشێکی بەرینتر. بۆیە لە ڕاستیدا لە ترسدا زۆر کاردانەوەی نەبوو بەوە ڕازی بوو کە لەم ئاسەدا بمێنێتەوە. من لەم وایە نابێ ئەوە لە بەرچاو دوور ڕابگرین کە حکوومەت پلانی هەبێ کە لە جیاتی خەباتی مەدەنی کە ڕیشەی زۆر بەهێزی لە کوردستان هەیە و لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بەتایبەت لە دەستپێکی شۆڕشی ژینا حتمما ئەمڕۆژ ئەم زەرفیەتە هەتا هاتووە بەهێزتر بووە بەم جۆرە بە فەرهەنگیکردنی سیاسی خەباتی مەدەنی بۆ ویست و داخوازیەکان کەسب بکاتەوە یان دەنگەکە دابمەرکێنێ. بەڵێ ڕێتێ دەچێ وای لێکی دابێتەوە. بەڵام بەدەر لە پرۆژە بە فەرەنگیکردنی خەباتی مەدەنی لە کوردستان ئامانجی دیکە بۆ بێدەنگی دەستگای سەرکوتی کۆماری ئیسلامی دەتوانێت ئارامکردنی خەڵک بێت. ڕژیم لە نیوەی دووەمی ساڵی 1401 ئێران ڕوبەڕووی ئەو پێشهاتانە بووە کە لە دوای شۆڕشی 1957ەوە گەورەترین مەترسی بوو بۆ سەرحکوومەت. سەرکوتکردن ئەو ناڕزایەتیانە لە هێندێک ناوچەی وەک کوردستان ئەوەندە تون بوو کە کۆمەلگای تووشی شۆک کرد. ڕق و بێزاری و دڵتەنگی لە دەسەڵاتی کۆماری ئیسلامی کە بەهۆی ئەو کۆمەڵکوژیە خوێناویەی هاتبوو ئاراوە کۆمەلگای گەیاندە دۆخێکی تەقانەوە. دیارە نامەبوونی دەسەڵات لەگەڵ ئاوات و ئارەزووی خەڵک لە پاڵ هەستکردن بە ڕق و بێزاری و دڵتەنگی هەمیشە وەک بۆشکە باڕووتێک کار دەکات کە بە پڕیشکێک دەتەقێتەوە. لەسەر بنەمای ئەمە یانی ترس لە تەقینەوەی ئاوری ڕق و بێزاری خەڵک دەتوانێت یەکێک لە هۆکارەکانی بێدەنگی دەسەڵات بۆ لە ئاسمە ڕاستمەکانی نەورۆز بێ. گرتنی مەڕاستمەکانی نەورۆزە بە شێوەیەکی بەرفراوان بۆ دڵنەوایی کۆمەلگا و کەمکردنەوەی ئەو خەم و ڕق و کینەی کە زاڵە بەسەر کەش و هەوای دەرونی خەڵکدا چاو لێ بکات. بە قسەی تۆ چاوان لەوانەیە بەوە ڕازی بێ کە ئەم خەڵکە تووڕەیە باشتر وایە لە بۆنەکاندا کۆبنەوە تا لە ئێتراز و ناڕزایەتی دەربڕین و مانگرتن و خۆپیشاندان کە ڕەنگوبووی سیاسی زۆرتر پێوە دیارە. گومان لەوەدا نییە کە ئێستا ئێران بە گشتی و کوردستان بە تایبەتی تر لە دۆخێکی تردایەوە هاوسەنگی هێز نێوان دەسەڵات و خەڵکی ناڕازی بەم دەسەڵاتە بە تەواوی گۆڕاوە. بێدەنگی کۆماری ئیسلامی لە ئازمە ڕاستمەکانی ڕۆژانی نەورۆز باشکرا ئەم هاوسەنگیە دەردەخات. ئەگەر کۆماری ئیسلامی بیلی لەوە کردبێتەوە کە چارەسەری کولتوری کەم زەرەرترە ئەوە لەم هاوسەنگیەدا پێچەحموڵ کراوە و ناتوانێ وانە بێت. بەڵام ئەگەر وایش بێ دیسانەوە نەیتوانیوە و ناتوانێ ئەم واقعیەتە بخوێنێتەوە کە ئەوەڵەن کولتور سەنگەرێکی بەرخۆدانی خەڵکی کوردستان لەم ساڵانەی دواییدا گەلێک چالاکی کولتوری لە بواری ئەدەب و هۆنەر بەڕێوە چوون کە بەشێکی جیان نەکراوە لە زەنگی خەڵکی کوردستان بوون بۆ گەیاندنی پەیامی خۆیان. جگە لەوە مەراسمەکانی نەورۆز دەرفەتێک بوو ئەوەی خەڵک ڕێزەکانی خۆیان بۆ هەنگاوی دواتر بەهێزتر بکەن. جارێکی تر جەخت لەوە بکەنەوە کە دەست لە نێو دەستی یەکتر دەتوانن کاری گەورەتر بکەن.
کاک فەریاد لە کوردستانی عێراق و چاوەنامەیەکی بۆ ناردوین و نووسیوێتی ئەتوانم جەخلەوە بکەمەوە نەورۆزی ئەمساڵ بە تایبەت هی کوردستانی ئێران یان ڕۆژهەڵات دابڕانێکی گەورەی مێژووی بە بەراورد لەگەڵ نەورۆزەکانی ڕابردوو بوو و دەکرێت بە شانۆرۆزی کوردستان هەژمار بکرێت. ئەوەی نۆرۆزی ئەمساڵ دەکاتە شانۆرۆز چەند وەرچەرخانێکە کە لە خوارەوە ئاماژەی پێداوە. نووسیوێتی یەکەم لەم شانۆرۆزەدا نەورۆز بۆ بەهێمای بوو بە هێمای بەرخۆدان. دووهەم نیشاندرا شۆڕشی ژن ژیان ئازادی لە ناخی ئەم کۆمەڵگا هەروە بردەوەڵە. سەرڕای نامەبوونی دەسەڵاتی داگیرکرد لەگەڵ نەورۆز نزیکەی 200 ئاهەنگی شکۆمەندانەی لێوان لێو لە هاوپشتی و هاوسۆزی خەڵک بەڕێوە چووە. سێهەم لەم شانۆرۆزەدا بەرنامەی فاشیزمی کۆماری ئیسلامی بۆ داسەپاندنی خەمۆکی و بێهیوایی لە ژێرناوی مەراسمی ئاینی لە گۆڕندرا. بە تایبەت ئەم ئاهەنگانە لە لۆرستان و ئیلام پرۆژەی فاشیستی کۆماری ئیسلامیان پوشەڵ کردەوە. دیمەنەکان، پەیامەکان، سرودەکان، پۆشاکەکان، سمبولەکان، چالاکیەکانی شانۆرۆزەکانی ئیلام و لۆرستان نەک هەر پەیامی هاوپشتی بەڵکو پەیامی بەردەوامبوونی شۆڕشێک بوو کە ستەم و نابەرابەری و ژێردەستەبوون دەبێ کۆتایی پێبێت. چوارم لەم شانۆرۆزەدا فەرهەنگی هەرە باڵای خەڵکێک دەبیندرا. لەم 200 ئاهەنگە خۆرسکەی ڕۆژهەڵاتە لانیکەم ملیێنێک لە ژنان و کچانی بوێر و ئازا کە زۆربیان حجابیان فڕێدا بوو دەبیندرا. بە جلوبەرگی ڕەنگاوڕەنگ و بە سەما و دەرهێنانی ئاڵای سوور و گوڵی سوور ئیرادەی خۆیان بۆ دژایەتی لەگەڵ کۆنەپارێزی خستەڕ. پێنجەم سەرنجڕاکێشترین دیوی ئەم شانۆرۆزانە کە جێگای سەرنجی زۆربەی چاودێران و ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی بوو ئەوە بوو لەسەر تاپای ئەو 200 ئاهەنگانە تاکە ڕووداوێک تۆمار نەکراوە کە بێڕێزی بە کەسێک کرابێت هەر ئەوە لەسەرجەم ئەو ئاهەنگانەدا تاکە گرژیەکیش بەدی نەکراوە. ئەمیر ئەم حاڵەتە لەکەم کۆمەڵگادا بەدی دەکرێت. بە ئێمە دەڵێ چ زەرفیەتێکی باڵا لەم ناوچەیە هەیە کە ئەگەر دەسەڵاتی سەرکوتگەر و خۆسەپێنەر نەمێنێ خەڵک دەتوان بە دەسەڵاتی خۆیان دنیایەک بنیاد بنێن کە ئینسان حورمەت و کەرامەت و مافی پارێزراو بێ. لەبیرمان نەچێت کە شانۆرۆزەکانی ڕۆژهەڵات بە هیچ چاودێریەک پاسەوانێک ڕێخستنێک و ئاسایشتێک خۆڕسکانە ئەنجام دراون. ئەگەر ناونیشانێک بۆ ئەم دیوە پڕشنگدارەی شانۆرۆزی ڕۆژهەڵات دابنرێت دەکرێت ناونیشانی فەرهەنگی باڵا بێت. بەڵێ خەڵکی کوردستان خاوەنی فەرهەنگێکی باڵان کە تیادا بە ژن و پیاوە لە پلەیەکی هەرە باڵای مرۆڤ بووندان. ئەمەش سەرەتای ڕزگار بوون لە ستەم و نابەرابەریە. لێرەوە دەڵێم
خەڵکی شۆڕژگەری کوردستان دەستان خۆش و ئێوە شایستەی باشتری نەکارن. سپاس بۆ کاک فەریاد کە ئەم نامەیە بۆ لە زۆر سپاس لە کاک فەریاد. ناوبڕێک ببینین ئەمیر دینەوە زۆر باش. بابەتەکانمان. چاوان قسەکردن لەسەر مەراسمەکانی نۆرۆزی ئەمساڵ نەتەنیا لەبەر ئەوەی کە ڕێز لە بۆنەی گیراوە بە بڕوای من لەوە ئەولاتر چونکە لە کەش و هەوایەکی تردا بەڕێوەچوو وەگەلێک ئەزمموی بە نرخی تێدا بوو. پێویستە ئەمساڵ ڕێڕۆسمەکانی نەورۆز لە سەرجەم شار و شارۆچکە و ئاوایە گەورەکان بە پانتایی هەموو کوردستان و هەروەها لە چەندین شارەکانی تری ئێران هاوکات لەگەڵکردنەوەی ئاگری نەورۆز و سەما و هەڵپەرکێ و ڕەشبەڵەکی کشان و کوڕان بەبێ لە بەرچاوگرتنی حیجابی ئیجباری بە شێوەیەکی شکۆدار بەڕێوەچوو بە جۆرێک کە لە ماوەی 45 ساڵی ڕابردوودا بێوێ نەبوو. لە کوردستان ژنان بە جلوبەرگی ئاڵوواڵای کورد و کوردی و دەستە ناو دەستی پیاوان لە حوتویەک بەر لە کۆتایی ساڵی 1402ەوە بە پێشوازی نەورۆز و ساڵی نوێوە چوون. لە بەشێک لەو ڕێڕسمانەدا چاوان دروشمەکانی ژن ژیان ئازادی و ئازادی و هیتر دەبیسترا و وێڕای سەما و هەڵپەرکێ و موسیقای شادی بەخش سرود و ئاوازی شۆڕشیرانەش دەوترایەوە. پێویستە بوترێ کە ئەم جۆش و خۆشەی جەماوەر لە ڕێڕسمەکانی نۆرۆزدا هاوکاتە لەگەڵ مانگی ڕەمەزان کە ئەمەش خۆی گرنگیەکی سەد هێندەی ڕێوڕسمەکانی نیشاندا. بەڵێ ئەمیر هەروەکو لە ڤیدۆکانی شادیار بوو لە تەلەڤیزیۆنی کۆمەڵا بڵاو بووەتەوە. بەڵام لەبیرمانە ساڵانی ڕابردوو تا بەر لە پێکاتنی ئەم ئاڵوگۆڕە شۆڕژگێرانان لە ئاکامی یاخێزی ژینادا ئەگەر شتێکی لەو جۆرە ڕوویان دابا هێزە سەرکوزگەرەکانی ڕژیم بە بیانی و ڕەمەزان و ڕۆژ و خواردن و شتی لەو چەشنە ڕێگەیان بە هیچ کۆبوونەوەیەک نەدەدا یان زۆر بە توندی سەرکوتیان دەکرد. بەڵام ئێستا لە زۆر حاڵەتدا تەنانەت ناوێرن هۆشداریشیان پێ بدەن. ئەمە هیچ نییە جگەل لەوەی کە هاوسەنگی هێز گۆڕاوە. خەڵک کۆنتترۆڵی شەقامەکان، مەیدانەکان، شوێنە گشتی و مێژوویەکانیان بەدەستەوە گرتووە و لە ڕێگەی پەیوەندیەکی بەربەڵاوی ئینتەرنێتی و کەڵ وەرگرتن لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە ناوەندی هەماهەنگی و کاری هاوبەشیان دروست کردووە و کات و شوێنی کۆڕ و کۆبوونەوەکانیان لەو ڕێگەیەوە بە ئاگاداری گشتی دەگەین و ڕێڕسم و کۆبوونەوەی شکۆزاری لەو شێوەیە پێک دەهێنن. واقعیت ئەوەیە کە لە ناخی ئەم کارناڤاڵی شادیەدا وشیاری سیاسی و نەفرەت و بێزاری لە ڕژیمی ئیسلامی و ڕێشە کێشکردنی ئەو فەرهەنگ و جابوونەریت و شێوازی ژیانەیە کە خوازیاری ئەو ڕژیمەیە و هەروەها هیوە بەدزاهاتوویەکی گەش گەرای کردووە. ڕێخستن و هاواهانکردنی ئەم ڕێڕسمانە لەلایەن کەسانێکی خۆشنێ و ناسرا و خاوەن کاریگەری و جێگە و پێگەی کۆمەڵایەتیەوە نیشانەی پێشکەوتن و ئاڵوگۆڕێکی ئۆمێدبەخشە لە ناو کۆمەڵگای مەدەنی ئێراندا. ئەم ئاڵوگۆڕە دڵخۆشکەرە، دەستپێکێکی زۆر گرنگ و بەنرخە لە ساڵی نوێدا و پێویستە بە هەند وەربگیرێت و بەهێز بکرێت. بێگومان وایە بەرچین هەر ڤیدیۆیەک لەم شای و خۆشیە کە خەڵک بۆ نەورۆزی ئەمسال دەریان بڕی ببینین و دواتر دێنەوە بابەتێکی تر دەست بدەکەین.
فرقو دنا زاديا بزمي هل فرقو دنا زاديا صالي تازيو جديد ونوزا صالي تازيو جديد ونوزا فصلي وهارو واشتري رجا فصلي وهارو واشتري رجا هاتنا وبيش وازدو بولايل هاتنا وبيش وازدو هم زنگی بلبله هم چری کیکو هم زنگی بلبله هم چری کیکو سالی تازیو جدید و نوزا سالی تازیو جدید و نوزا فصلی وهارو واشتري رجا فصلی وهارو واشتري رجا بخيم لو سفلي حبسيني إلا بخيم لو سفلي حبسيني وداس بقري من قولو شيريني وداس بقري من قولو شيريني صالي تازيو جديد ونوزا صالي تازيو جديد ونوزا فصلي وهارو واشتري رجا فصلي وهارو واشتري رجا مسيرة لي وهارو ويبز مسيرة جشني نوروزة وقملي مانديرة جشني نوروزة وقملي مانديرة صالي تازيو جديد ونوزة صالي تازيو جديد ونوزة فصلي وهارو واشتري رجا فصلي وهارو واشتري رجا چاوەنامەیەکی ترمان بواتووە کاگمەجید لە بۆکانەوە بۆی نردوین کە تێیدا هەڵسەنگاندنی خۆی لەسەر دەی خاکەلێوە ڕۆژی لە سەردانی قازی محەممەد و سیف قازی و سەدری قازی لە شاری مەهاباد دەخاتەڕوو لە درێژەی یامەکەدا کاگمەجید نووسیەتی بێگومان باسکردن لەم ڕوودا و کەسایەتی مێژویانە پێویستن تا بە بەرچاوخستنی ئەزموونەکانی بتوانین لە خەبات و تێکۆشانی ئەمڕۆماندا کەڵکی لێوەرگرین. کاگمەجید هەروە نووسیەتی من بەم بۆنەوە زۆر بە کورتی چاوێکم گێڕاوە بەسەر ئەم ڕووداوە بە تایبەتی چارەنووسی قازی محەممەد دەزانین لە دەی 20 هەتاوی ئێران لەگەڵ ئاڵوگۆڕی سیاسی جددی ڕوبەڕوو بوو ئەو کات دەرفەت ڕەخسا تا لە کوردستان و ئازەربایجان دوو دەسەڵاتی مەحەلی واتە ناممەرکەزی ئەڵبەت بە هاوکاری یەکێتی سۆڤیەت دابمەزرێت کە بەداخەوە هەر کامیان لە ساڵێک زیاتری نەخایاند. لە ماوەی ئەو یەک ساڵەدا هەردوو کەسی ناسراوی ئەم دوو دەسەڵاتە مەحەلیە ینی سەید جەعفەر پیشەوەری و قازی محەممەد بەردەوام لە نێوان دوو سیستمدا گیر بوون. یەکێکیان ئیستبدادی ئێرانی کە نامۆ بوو لەگەڵ هەر چەشنە دەسەڵاتی مەحەلی ئەوەی دیکەیان دیکتاتۆریەتی ستایلینی بوو کە دوای شەڕی عالەمی کوتەبوو ڕکابەرکێ لەگەڵ ڕۆژاوە کە پێوانی پاراستنی قازانج و مەسلحەتی لەم ڕکابەرکەیە کە بە شەڕی سارد ناوی دەرکرد دیاری دەکرا. پیشەوەری لە ئێران هەرگیز نەیدەتوانی خۆی بە خاوەن ماڵ بزانێت تەنانەت کاتێک دەنگی دووەمی لە تەورێزەوە بەدەستێنا بوو بۆ چوونە ناو پارلەمانی خولی چواردە ڕێگریان لێکرد و دواتر لە حیزبی تودەش وەلاندرا وەک ئەوەی لە ئێراندا هەر بەشداریەکی سیاسی بۆی داخرابێ تاکە دەرگای کراوە زیندان بوو.
کاگمەجید لە بەشێکی تری نامەکەیدا نووسیوێتی هەردوو کەس لە ڕاستیدا دانەویست هەڵاواردن و ناداتپەروەری بشکێنن بەڵام بە لە بەرچاوگرتنی هەل و مەرج و تێگەیشتنی ئەو کات جگە لە پشتبەستن بە یارمەتی و پشتیوانی دەرەکی ڕێگایەکی تریان نەدەناسی کاتێکیش پشتیان پێبەست نەخوازرا و دەچوونە ناو گەمەی سیاسی کەیتر ئەوان بڕیاردەر نەبوون و سەرنجام لەم گەمەدا ئەوەی بەهێز بێ پێش دەکەوێت و ئەوی تر بە شکستی تاڵی کۆتایی دێت. ئەمیر دوجار پێشەوەری هەڵات بۆ ڕووسیا و بامرزنیکی کۆماناوی گیانی لەدەستا بەڵام قازی مایە و تەنانەت چوو بۆ پێشوازی لە سوپای داگیرکەری ئێران بەڵام هەمان سوپا گرتی و لە سێدارەدا هەردوو سەرکردە دوای شکستەکە زیاتر لە 6 مانگ لە ژیاندا نەمان بەڵام بە دوو مردنی جیاوازەوە دوو جۆری جیاوازی مردین کە گزارش لە سیستمی سیاسی دوا کەوتوانە نامۆ لەگەڵ ئاوات و ئارەزوەکانی خەڵکی تر سەرنجام یەکێکیان بە سێدارەی ئێرانی ئەوی تریان بە ڕووداوێکی گوماناوی ڕووسی لە ناوبران کاگمەجید لە درێژەدا دەڵێ بەڵام با بگەڕینەوە بۆ لە سێدارەدانی قازی محەممەد کە چاوەری سەرەکی نووسینەکەم بوو. بە گوشاری سەرکردە سەربازی و سوپایەکانی ئێرانی بڕیار درا دادگایکردنی قازیەکان لە شاری مەهاباد واتە دوور لە تاران بەڕێوە بچێت بۆ ئەوەی هیچ ڕێگایەکی ڕزگاریکردنیان نەبێت. هەرەمەیشە وا بووە لە ئێران کە زیاتر لە پایتەخت دوورکەوینەوە نایاسایی دوو هێندە دەبێت ئیتر لە کوردستان ئەم حاڵەتە دەگاتە لووتکە. کاگمەجید هەروەها نووسیویەتی لە ئێراندا لەژێر دەسەڵاتی ئەو کات پاشایەتی و ئێستای کۆماری ئیسلامی وا دیارە بەگشتی نەتەوەکانی تر بە تۆمەت و چەواشەکاری جوداخوازی لە جایەک دەبن و بەم جۆرە کەش و هەوایەکی وا دەخۆڵقێنن کە تا ئەم نەتەوانە واز لە مافەکانیان بێن و لە ترسی ئەوەی مۆرکی جوداخوازی لە خۆیان دوورکەنەوە و ناچار بکرێن کە هەمیشە کۆلایەتی خۆیان بە بەردەوامی بۆ خۆزاوەندەکانی دەسەڵات لە پایتەخت بسەلمێنن جا چشا لە دەسەڵات بێت یان شێخ فەرقێک ناکات. با لێرە هەرچەند لە باسەکەمان دوور دەبمەوە بەڵام ئەوە بڵێم تەنانەت لە گەرمەی شۆڕەشی ژینادا کاتێک دروشمی کوردستان چاوچرای ئێران بەرز دەکرایەوە هەردوو بەرەی سەڵتەنەت خواز و کۆماری ئیسلامی لەوە غافڵ نەبوون کە بە بەرزکردنەوەی دروشمی تەمامیەتی ئەرزیێران دەژایەتی خۆیان لەگەڵ مافی نەتەوەکان بۆ دیاریکردنی مافی چارەنووسی خۆنووسین بشارنەوە و هەمان داستانی جودای خوازی بوو بە ئامرازی سەرکوتکردن. دیتمان تەنانەت هێندەی جەریانیش لە پێناو مەسلحەتی شەخسی و حەزبی ئەم دروشمەیان دووپات کردەوە تا گۆیا نیشان بدەن جودای خواز نین. بەڵێ کاگمەجید چاوان لە درێژەدا نووسیوێتی بابگەڕێمەوە سەر ماجرای قازی محەممەد یەکەم دادگای قازیەکان لە ئابلۆقەی نظامیەکان بەڕێوە چوو سەرهەنگ فەیوزی داواکاری گشتی بوو و زۆر ڕقی لە قازی محەممەد بوو بۆیە لە سوکایەتی پێکردنی هیچ کۆتایی نەکرد. دادگا کراوە نەبوو قازیەکان ڕێگان پێنەدرا پارێزەرێک بۆ خۆیان هەڵبژێرن کە ئەڵبەت لەوانەیە فەرقی نەکردبە چون بڕیار پێشتر درابوو. تەنزی مێژوو لەوەدایە ئەو سەربازانەی کە لە کاتی هاتنی سوپای بیانی بۆ ناو ئێران هەڵات بوون و بەوتەی خودی دادوەرەکە شەکەکانیان بە جلوبەرگی شخصی گۆڕیەوە و لە شوێنی ڕووداوەکە هەڵاتن ئێستا گەڕانەوە بە دادگاییکردنی و تۆڵەسەندنەوە و کوشتنی قازی محەممەد و هاوڕێیانی دانەویست نیشتمان پەروەری خۆیان بسلمێنن. دادگا سزای لە سێدارەدانی بۆ هەر سێ قازیەکان دەرکرد و حکومەکە لە بەرەبەیانی دەی خاکەلەوەی ساڵی 1326 لە گۆڕەپانی چوارچرا جێبەجێکرا بە درێژایی ڕۆژ تەرمەکانیان نمایشکرا. ڕۆژنامەکانی پایتەختیش لە هێرشکردنە سەر قازی محەممەد یەکتریان تێپەڕاند وە بانگەشەی ئەویان کرد خوێنی قازی محەممەد بۆ نینەوتی لێدەهات بەڵام هیچ کام لەو ڕۆژنامانە نانووسی بۆچی دادگا مەگەر خەتای قازی چی بوو بۆچی لە سێدارەدران تەنانەت نیان پرسی بۆ دادگا کراوە نەبوو بۆچی مافی ئەویان نەبووە پارێزەریان هەبێت لە سەرووی هەمووی ئەمانەشەوە بۆچی حکوومەتی ناوەند گرێبەستی ژێرپێنە ئەوەش کاتێک سوپای سووری ئێرانی بەجێشت و هەردوو ڕێکخراوە خۆیان ڕادەست کرد بوو دەسەڵاتی مەحەلی هەڵوەشا بووە. بەڵام چی بکرێت کە نەریت و شمشێری تۆڵەسەندنەوە لە دەسەڵاتی سیاسی لە ئێران کە هەمیشە باڵاتر بووە. بەڵێ بەداخەوە لە گۆڕەپانی سیاسیدا کەسانێک کە بە تێگەیشتنی ئەو کات بۆ مافی پێشێلکراوی خۆیان خەباتیان کردووە دەسووتێن و قەچڵەکان دەگەڕێنەوە پایتەخت و ئەدعای نازناوی فریاد ڕست و ڕزگاری نیشتمان دەکەن.
بەڵام بە ئەنجامدانی ئەم جۆرە جەنایەتە لە درێژخایەندا تەنیا کینە لە دڵاندا دەچێنرێت و ئەو کینە و تووڕەیەش دەمێنێتەوە وەک میراتێک بە دەرزوەرگرتن لە ئەزمونونەکان و هەڵە و کەموکورتیەکانی بۆ نەوەکانی داهاتوو دەگوازێتەوە بە جۆرێک کە لە ساتە وەختە مێژوویەکاندا دەچەقێتەوە. بەم شێوەیە مێژوو دەبێتە زەنجیرەیەک لە ئەزمون وەرگرتن تا گەیشتن بە لووتکەی ڕزگاری. بەڵێ زۆر سپاس بۆ کاک مەجید کە ئەم نامەی بۆ ناردوین. چاوان تا کۆماری ئیسلامی وەک دەسەڵاتێکی سیاسی بوونی هەبێ لەوە دەچێت دەردوڕەنجی بەشی زۆری خەڵک لەوانە خەڵکێکی زۆر کە ڕوویان لە کۆڵبەری کردووە کۆتایی نایە. هاوڕێ سۆما دوای ئەم وتەیە گزارشێکی لەسەر دۆخی کرێکارانی کۆڵبەر لە کوردستان بۆ ناردوین و نووسیوێتی سۆران عەبدی دووەم کۆڵبەرە کە دوای پەیمان ئەحمەدی تەنها لە ماوەی یەک هەفتەدا لە سەرەتای ساڵی 1403ەوە لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامی کوژران. خزمێکی سۆران دەیگێڕێتەوە کاتێک تەقەیان لە سۆران کرد هیچی لەگەڵ نەبوو. بەڕاستی هیچ هەڵێکی نەکردبوو بەبێ هیچ ئاگادارکردنەوەیەک تەقەیان لێ کردو فیشەکەکە بەردڵ و سنگی کەوت. سۆران قەرزدار بوو و لە ناچاری بۆ بژێوی ژیانی چووە سنوور بۆ کۆڵبەری کردن. کوڕێکی 4 مانگی هەیە و بەڕاستی بە ناڕەوا کوژرا. هەروە دەڵێ هەمومان چوینە سەر بازی دەزانین کە دەبێت سەرەتا ئاگاداری بکەیتەوە دواتر لە تەقەی هەوایی بکەیت. دواتر تەقە لە قاچی بکەیت نەگڕاستە و خۆ لە دڵ و سنگی بدەیت. ئەخرە و کۆڵبەر بوو خۆ جنایەتی نەکرد بوو. هاوڕێ سۆما نامەکەی ئاوا ئێدامە ئەدات بەڵێ بەداخەوە سەرسای ساڵی 1403 بۆ کۆڵبەران لەگەڵ کوشتن دەستی پێکرد. ساڵی ڕابردوویش هەروە بوو. بە پێو هەواڵ و ئامارانە تۆڕی مافی مرۆڤی کوردستان و کۆڵبەر نیوز بڵاویان کردوێتەوە لە سەرسای ساڵی نوێەوە تا ئێستا لانیکەم 49 کۆڵبەر لە ناوچە سنووریە جیاوازەکانی پارێزگاکانی کوردستان، کرماشان و ئازەربایجانی ڕۆژاوە کوژراون یان بریندار بوون. هەروەها هەستیار عەبدولکەریمی مێرمەنداڵێکی تەمەن 15 ساڵانی خەڵکی دیواندەرە و سەعید سەلووسی خەڵکی پیرانشار دوو کۆڵبەر کە بەهۆی گیرۆزەبوون لە بەفر و سەرمادا گیانیان لەدەستەوە. کۆڵبەر نیوز بڵاوی کردەوە دانیال مامەحمەد مێرمەنداڵێکی تەمەن 17 ساڵانی کۆڵبەری خەڵکی شاری مەریوان لەلایەن دادگای انقلابی ئیسلامیەوە بە 2 ساڵ زیندان و 74 زەربە شەلاق و غەرامەکردنی 2 ملیار تمەن محکوم کراوە. تاوانی ئەوە بووە کە گیانی لەسەر دەستناوە تا پارونانێک بۆ بنەماڵەکەی پەیدا بکات. لە کۆماری ئیسلامیدا ئەمە تاوانە، بەڵام تاڵانکردنی سەروەت و سامانی ئەم وڵاتە کارێکی ڕێگە پێدراوە. ئەم دیمەنانە دیاردەی دەسەڵاتی کۆماری جەنایەتکاری ئیسلامین بۆ خەڵکانێک کە لە نان خواردنی خستون. ناوەندی کۆڵبەر نیوز کە چاودێری هەواڵی کۆڵبەرن و کاسبکارانی سنوور دەکات لە دوایین راپۆرتی ساڵانەیەدا باسی دۆخی کۆڵبەر لە ساڵی 1402 کردووە. بە پێم راپۆرتە لە ساڵی ڕابردوودا لانیکەم 44 کۆڵبەر کوژراون. لەو ژمارەیەش 31 کۆڵبەر بەهۆی تەقەیکردنی هێزەکانی سنوورەوە گیانیان لەدەستەوە. هەروەها لە ساڵی ڕابردوودا زیاتر لە 400 کەسی کۆڵبەر بە هۆکاری جیاواز بریندار بوون و بە پێی زانیاریەکانی کۆڵبەر نیوز 337 کەسیان بەهۆی تەقەی هێزەکانی سنوورەوە بووە. بەڵێ چاوان سۆما لە درێژەی نامەکەدا لە بەشێکی دانووسیوێتی ساڵی ڕابردوو فاکتەرێکی نوێ بە هەڕەشەکانی سەر کۆڵبەران زیادی کرد. ئێستا تەنیا هێزەکانی سنووری ئێران نین کە تەقە لە کۆڵبەران دەکەن و بوونەتە فاکتەری مردنیان لە پاڵ ئەمانە هێزەکانی حرەسل حدودی عێراقیش بە هەمان شێوە بەربوونەتە گیانی ئەم خەڵکە شەریف و زەحمەت کێشە. ڕۆژی شەممە 30 بانەمەڕی ساڵی ڕابردوو هێزەکانی پاسەوانی سنووری عێراق کە لە سنووری گوندی بیارە سەر بە پارێزگای هەڵەبجە لە هەرمی کوردستان جێگیر بوون 9 کۆڵبەری خەڵکی کوردستانی ئێرانیان دەستگیر کرد و لەیاندان و دەستڕێژیان کردە سەر. لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ ئاژانسی هەواڵی فەرمی هەرمی کوردستان یەکێک لەو کۆڵبەرانە دەڵێت من کوردم وە لە جوانڕەوە هاتوو. پاسەوانانی سنوور بردیانین سوکایەتیان پێکردین لێیانداین. دوێنە شەو خواردنیان پێنەداین، قۆڵ و قاچیان شکاندین، پێمان بڵێن بۆ سەرمان دەتاشن، هەر بۆ ئەوەی سوکایەتی زۆرترمان پێ بکەن.
دوای ئەو ڕێکەوتنامەی کە لە ساڵی 2022 لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی عێراق پێکهێنران بە شێوەیەکی یاسایی بەرپرسیارەتی پاراستن و پاسەوانیکردنی سنوورەکان لە هێزی پێشمەرگەوە بە فەرمانی حکوومەتی هەرێمی کوردستان گواسترایەوە بۆ هێزەکانی پاسەوانی سنووری سەر بە حکوومەتی ناوەندی لە ژێرناوی حرس الحدود کە فەرماندەکانی لەژێر چاودێری سوپای پاسداراندا بارهاتوون فێر بوون و فێرکراون چۆن دژایەتی ئەو خەڵکە بکەن. سپاس بۆ هاوڕێسۆمە. بەڕاستی تاوانێکی ئاشکرای لەو چەشنە دژ بە خەڵکی کوردستان بەسە بۆ ئەوەی دوژمنایەتی ڕژیمی ئیسلامی لەگەڵ خەڵکی کرێکار و زەحمەتکێشی ئەم وڵاتە ئاشکراپات. پێویستە لە دژی ئەم جنایەتانە دەست بە خەبات و ناڕزایەتی بکرێ و کۆڵبەری ئەم کارە ناچاریە مەترسیدار و تاقەت فڕۆکێنە کۆتایی پێبهێنرێت. بۆ ئەمە بەسەش پێویستە لە هەنگاوی یەکەمدا لە ڕێگەی خەبات و ناڕزایەتیەوە ڕژیمی هار و جنایەتکاری ئیسلامی ناچار بکرێت کە کارێکی شیاو بۆ ئەم زەحمەت کێشانە دابین کات یان لە ڕێگەی پێدانی بیمەی بێکاریەوە ژیان و بژێویان دابین کات بۆ ئەوەی چیتر ناچار نەبن پەنا ببەنە بەر ئەو کارە دژوار و مەترسیدارە. لە هەنگاوی دواتردا دەبێت ڕژیم ناچار بکرێت قەرەبووی بنەماڵی ئەو کۆڵبەرانە بکاتەوە کە لەو ڕێگایەدا گیانیان نەدەستاوە یان بریندار بوون. و سەرنجام بە ڕووخاندن و لە گۆڕنانی ئەم دەسەڵاتە ستەمکار و چۆسەنەرە بۆ هەمیشە کۆتایی بە دیاریکردنی دیاردەکردنی وەک کۆڵبەری و سوخسبەری وەدەیان ڕەنج و ئازاری کۆمەڵایەتی دیکە بهێنرێت کە هۆکار و سەرچاوەکەیان دەسەڵاتی ڕەشی کۆماری ئیسلامیە. ئەمڕۆژ دیسان هاتوومە دەر هەیژین هەژین ئەمڕۆژ دیسان هاتوومە دەر هەیژین هەژین ژیانی ئەمڕۆ بفرۆشم بۆ کڕینی نانی سبەی لێم ناکرێ خاوەنی نان لێم ناکرێ لێم ناکرێ خاوەنی نان لێم ناکرێ هەنایەکێم پەنگاوەتە دین و گەرۆن ساڵی 1402 بۆ کرێکاران بە سەرکوت دەستی پێکردووە بە سەرکوت کۆتایی هات. حکوومەتی دژ بە کرێکار و زەحمەتکێشی ئیسلامی بە بیانووی ئەوەی کە زیادکردنی حەقدەستەکان هەڵاوەستان زیاد دەکات سەرکوتکردنی کرێکارانی لە ڕێگای لانیکەمی حەقدەستیان بەسەر کرێکاراندا سەپاند. لەو ساڵەدا خزمەتگوزاری کۆمەڵایەتیەکانی زیاتریان خصوصی کران. کرێکارانی زیاتر دەستگیر و زیندانی کران و دەستیان بە هێرشکردنی ڕێکخراو کرد بۆ سەر تەنانەت یاساکانی کاری خۆشیان. بەڵام هیچ کام لەو ڕێوشۆنە سەرکوتگەرانە نەیانتوانی کرێکاران لە درێژەدان بە خەباتی خوان بوەستێنن.
خانە نشینانی سەراسەری ئێران کە بەهۆی قەیرانەکانی سەپاندنی حکوومەتەوە کاریگەریان لەسەر بوو بەردەوام دەهاتنە سەر شەقامەکان. پەرستاران دژی بێمافی زۆر جار کۆبوونەوەیان بەڕێوە برد. کرێکارانی گرێبەستی نەوت و گاز بە نەریتی ساڵانی ڕابردوو زنجیرەیەک مانگرتنی بەرفراوانیان ڕێکخست. لە ئیسفەهان کرێکارانی زەوباهەن و فولات دەرکەوتێکی دیکەی خەباتی ڕێکخراوی کرێکاران لە هەلومەرجی سەرکوتکردندا ئاشکرا کرد. ئەمیر مەحوەرە هاوبەشەکەی هەموو ناڕزایەتی کرێکاریەکان دژ بە بێمافی کرێکاران لە ژیانی سەرەتایی موشەکەم بۆ کاری درێژقایان و سەخت دواکەوتن لە پێدانی هەغدەست و موشە نایەکسان بۆ کاری یەکسان بوو. وەڵامی حکوومەت بۆ ئەم ناڕزایەتیانە نەگۆڕا، جەختکردنەوەیەکی زیاتر لەسەر بەخسووسیکردن و ئازادکردنی بە نرخ هەروەها سەرکوتکردنی کرێکاران. لە ئەنجامی ڕاپرسیەک لە پەیمانگای شیکاری سەرمایە دەری خستووەکە 58% کرێکاران کاری دووهەمیان هەیە. بۆ پشگیریکردنی بژێوی ژیانیان ڕوو لە کاری دووهەمی کرێکاران لە ئەنجامی سەرکوتکردنی موشە بوو. سەرکوتکردن لە ڕێگای موچە و بەرزبوونەوەی هەڵاوسان لە یەکهادا کرێکارانی زیاتری پاڵما بۆ ژێرهێڵی هەژاری. تێچووی گوزەران بەلایەنی کەمەوە گەیشتە 26 میلیۆن تمەن. کەچی ناوەندی باڵای ئەنجومەنەکانی کاری ئیسلامی لە ئاخری ساڵی 1402دا لانی کەمی هەغدەستی کرێکارانی بۆ ساڵی 1403 35% زیاد کرد کە دەگاتە 11 میلیۆن تمەن. بەڵێ چاوەن ناڕزایەتی کرێکاران لە ساڵی 1402دا دژ بەم بێمافیە ئاشکرایە زۆر بەربڵاو بوو. لانی کەم 134 مانگرتن و 402 کۆبوونەوەی کرێکاری پێکێنرا. درێژترین ناڕزایەتی لەلایەن کرێکارانی فولادی ئەهواز بەڕێوە چوو. هۆی سەرەکی بەربڵاوی ناڕزایەتیەکانی ساڵی ڕابردوو بریتی بوون لە دواکەوتنی موچە کەمی کرێ، جێبەجێ نەکردنی پلانی پۆلینیکردن، موچەی نایەکسان بۆ کارێکی یەکسان، بێکاری و گرێبەستی کاتی. دواکەوتنی پێدانی هەغدەستەکان بۆتە ئامرازێک لە دەستی خاوەن سەرمایەکاندا بۆ گرتنەبەری ڕێڕەوی ناڕزایەتیە کرێکاریەکان. ئەو کرێکارانی کە بە گرێبەستی کاتی بێماف دەکرێن لە ماوەی ساڵی 1402دا چەندین جار بۆ پاشکەوتی کرێ کۆ دەبوونەوە و ئەمەش بووە هۆی ئەوەی کە داواکاریەکانی دیکەیان لەبیر بکرێن. بەمەبەستی بەرگرتن لە بەردەوامی ناڕزایەتی کرێکاران خاوەن کارەکان هەر جارێک ناڕزایەتیان دەربڕی بەشێک لە هەغدەستەکانیان دەدا و لە هەمان کاتدا هەڕەشان لە کرێکارانی ناڕزی دەکرد کە ئەگەر ناڕزایەتیەکە بەردەوام بێت لە کارەکانیان دوور دەخرێنەوە. بەڵێ حکوومەت بە سەپاندنی سیاسەتە دژ بە کرێکاری ڕێژەی بێکاری زیاد کردووە. کوردستان، کرماشان و بەشێکی ئازەربایجانی ڕۆژاوە بەرزترین ڕێژەی بێکاریان هەیە. تا ئێستاش بەلوچستان و کوردستان بێ بەشترین ناوچە ئێرانە. بەرنامەی گەشەپێدان و دامەزراندنی حکوومەت لەم دوو جۆگرافیایە کە لەژێر کاریگەری ڕێبازی ئەمنیەتدا بووە، کاتێکیش ئەم خەڵکە شەریفە هەوڵ ئەدەن لە ڕێگای سەخت وەکو کۆڵبەریان سوختبەری هەرەنانێک پەیدا بکەن دەکەونە بەر پەلاماری هێزەکانی ڕژیم. بەڕاستی ڕێگان نەماوەتەوە کە ئەم خەڵکە تاقی نەکەنەوە بۆ ئەوەی لەم مەینەت و کوێرەوەری ژیان ڕزگاریان بێت. دیارە هەوڵی تاکە کەسی بە جێگایەک ناگات. ڕێگا هەر ئەوەیە کە کرێکاران هاوشان لەگەڵ باقی چین و توێژەکانی ناو کۆمەڵگە ئێران چاویان داوەتێ. ئەویش بەهێزکردنی ڕیزەکانی خەڵکی ناڕازی بە موەزعیەتەیە بۆ گۆڕینی. بەڵێ.
چند خوشو الله چند خوشن مجد ایواران ایل ایواران بزم ایواران الله چند خوشن مجد ایواران ایل ایواران بزم ایواران چاوان لەم بەشەدا نامەیەکی کاگوەفا دەخوێنینەوە. کاگوەفا نووسیەتی ئێرانیەکان پندێکیان هەیە کە دەڵێت ساڵێکی باش بە بەهارەکەیدا دیارە. بۆیە بەهاری ئەم ساڵ و سەرەتای ساڵینە لە ئێران لە هەموو ڕوویەکەوە بێهاوتایە. هەرچەندە بەهاری سروشت ئاوێتەیە بە دەنگی خۆشی باڵندەکان و پشکەوتنی گوڵان و زەردەخەنەی ڕوخسارەکان، بەڵام ئەم ساڵ لە ئێران سەرەتای ساڵینە ڕاستیەکی زۆر سەرنجڕاکێشتری لە دڵ و هەوێنیدایە کە لە سەروی هەموو ئەمانەیە ئازادی. دیمەنی کۆتایی دیکتاتۆریەتی ئاینی و دەرکەوتنی ئازادی و بەدیهاتنی مافەکانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش کە بە دڵنیاییەوە کاریگەر دەبێت لە بەرقەرارکردنی سەقامگیری و ئاسایش و ئاشتی و پێکەوە ژیان لە ناوچەکەدا، چونکە ئەمانە لە دەیان ساڵی ڕابردوودا ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ لە ژێر هەڕەشەی ڕژیمی ئاینی ئێراندا بوو. لە ئێراندا خەڵکێکی بوێر و پێداگر و بەهێز بە ئیرادەیەکی تەواو پتە و لە مەیداندایە بۆ گۆڕینی ڕژیم. لە یەکەم کەسەوە کە بۆ ئەم مەبەستە گیانی خۆی بەخت کرد تا دوا کەس هەموو ئەم خۆ بەخت کردوانەی ڕێبازی بێگەڕانەوەی خەبات و تێکۆشان لەم ڕێگایەدا زیندون و ئامادەن و شایەتی دەرن بەسەر ڕێبوارانی ڕێگای ئازادی و ڕزگارکردنی ئێران و خەڵکی ئێراندا. کاک وەفا هەروەها دەڵێ لە ساڵی ڕابردوودا و دوا بە دوای ڕاپەڕینە مەزنەکەی ساڵی پێشووتری خەڵکی بەشخراوی ئێران نەک هەرتوانیان بەردەوامی ڕاپەڕینەکە بپارێزن، بەڵکو توانیان بە گەلێک حرەکەتی گەورەی جەماوەری خۆیان بەهێزتر بکەن ڕووخاندنی دیکتاتۆریەک لە ئێران نزیک بکەنەوە. لە ساڵی ڕابردوو تا ئەو ڕاستیە سەلمێنرا کە دۆخەکە هەرگیز ناگەڕێتەوە بەرەو دووەوە. دیکتاتۆری و سیاسەتی سازان لەگەڵیدا گەیشتووەتە خاڵی کۆتایی و ڕزگاری ئێران و خەڵکی ئێران خراوەتە بەردەست ئەکسەرەکانی ئەم گۆڕانکاریە واتە خەڵکی وشێت کە ئەمەش زیاتر لە جاران بۆ هەمووان ڕوون بووەتەوە. لە یەک ساڵی ڕابردوودا ڕژیمی ئێران بە مەبەستی بەرگرتن بە ڕەوتی ئێدامە و بەهێزبوونی ڕاپەڕین گەلێک هۆڵیدا، بەڵام تا ئێستا ئەنجامی دڵخوازی بەدواوە نەبوو. دژایەتی لەگەڵ حەجابی زۆرم لێ هەردێت و گەشە دەستێنێ. ئاعتراز و ناڕزایەتی ناوەندەکانی کاربەرینتر بووە. مامۆستایان، خانەنشینەکان، پەرستاران، جینگە پارێزان، چالاکوانانی هونەر و ئەدەبیاتی شۆڕژگەرانە هەروە بەردەوامە. ئەمانە دەرخەری ئەم ڕاستیان کە ئێران شوێنی دیکتاتۆریەت و ئەلتەرناتیڤی ساختە نییە. بەڵێ، عەلی خامنەئی لە یەک ساڵی ڕابردوودا بۆ پاراستنی دەسەڵاتە ناشەرعیەکەی سەرکوتکردن، گرتن، ئەشکەنجەدان، ئێعدامکردن و ڕێوشۆنەکانی تری ئەم هەنگاوەی زیاد کردووە. لە خۆیدا دەرخەری ترسی دەسەڵاتە لە بەهێزبوونی ڕاپەڕینی جەماوەری. لە بواری شەرخوازی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا کەسێک یان لایەنێک نییە کە نەزانێت هۆکاری سەرەکی شەرخوازی و شەڕ هەڵای سێنەر ڕژیمی دەسەڵاتداری ئێرانە. هەر لەبەر ئەمەشە تاکە ڕێگەی ممکن بۆ ڕزگارکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پاراستنی گەلانی ناوچەکە کۆتایی هێنان بە دەسەڵاتی کۆماری ئیسلامیە. لە ساڵی ڕابردوودا دەسەڵاتی مەسەبی ئێران شانۆی هەڵبژاردننی بەڕێوەبرد، هەرچەندە ئەنجامەکانی پێشتر بۆ هەمووان ڕوون بوو، بەڵام ئەندازیاریکردنی ئەم شانۆیە پێش هەموو شتێک ناشەرعی بوونی ئەم دەسەڵاتی ئاشکرا کرد. کەس نییە ئەوە نەزانێت کە هەڵبژاردن لە ئێراندا مانای نییە.
کەمینەیەکی زۆر کەم خۆیان زاڵ کردو بەسەر دانیشتوانی ئێراندا کە 85 ملیۆن کەسە و ئەم کەمینەیە کارنامەیەکی قورسی هەیە لە تاوانەکان و بە تاڵانبردنی ماڵ و مڵکی خەڵکی ئێران و هیچ کام لە پاڵڕێوانی ئەم نمایشکردنەش نەک هەر لە بەرژەوەندی خەڵکدا نەبوون بەڵکو ئەوان و دەست و پەیوەندی و هەمان دەسەڵات. لە سەروبەندی ساڵی نوێ لە ئێران خەڵکی ئێران خۆیان بۆ بەهێزترکردنی ڕاپەڕین ئامادە کردووە و بڕیاریان داوە دیکتاتۆریەتی ئاینی لە ئێران لەناوبرن. پێشوازیکردنی بەربڵاوی خەڵکی ئێران و بە تایبەت لە کوردستان لە نەورۆز و ئاهەنگێڕانی جەماوەری ئەزم و ئیرادەی ئەم خەڵکەی نیشاندا. بۆیە ئێمەش دووپاتی دەکەینەوە ساڵێکی باش بە بەهارەکەیدا دیارە. ناوبڕێک ببینین دێنەوە خزمەتە. Thank you.
چاوان لەم بەشەدا نامەیەکی کاکپەرویز دەخوێنینەوە کە لە پاوە نردوێتی نووسیوێتی سڵاو هاوڕێیان لە هەواڵەکاندا بیستمان کە ئیسرائیل ناوەندی دیپلۆماسی ئێرانی لە دەمەشق بە ڕۆژێکی ڕووناک بە چەند موشکێک کردە ئامان جوولانی کەم 6 بەرپرسی نظامی ئێرانی کوژران لە بەرابەردا تا ئێستا کۆماری ئیسلامی نامەیەکی بۆ ئەنجومەنی ئاسایش و نەتەوەگرتوەکان بۆ ئیدانەکردنی ئەم تاوانە نردووە و دوای هەمان بەڵێن تکرار دەبێتەوە کە لە شوێن و کاتێکی گونجاندا تۆڵە دەکەینەوە. جارێ با پرسیار بکەین ئەگەر کونسولگەری کاری دیپلۆماسی دەکات ئەم فەرماندە نظامیانە لەوێ چی دەکەن؟ ئەڵبەت زۆر سیر نییە دەمێکە کۆماری ئیسلامی کونسولخانە و سەفارەتخانەکانی بە تایبەت لە وڵاتانی وەک عێراق و سووریە و لوبنان و ئەوانی تر لە ناوچەکە کردووە بە قەرارگای نظامی و کاری نظامی و تێرۆر و ڕفاندن لە ژێرناوی کاری دیپلۆماسیش ئەنجام دەدا. جگە لەمە با ئەوەش بڵین کە ئێستا ئیتر زۆر بەرچاوە کە ئیسرائیل بەنیازە کۆماری ئیسلامی تێکەڵاو ئەم شەڕە بکات. ئیسرائیل دەزانێت کە ئێستا کۆماری ئیسلامی لە زەعفدایە و لەوانەیە بە دەرفەتی بزانێت کە زربەیەکی قورس لە ئێران بدات. بەڵام ئێران هەر لە سەرەتاوە هەوڵی داوە خۆی لەم شەڕە دوور بگرێت. بەڵێ کاک پەرویز لە درێژە نامەکەدا دەڵێ دەسەڵاتی سیاسی ئێران بەهەش دەزانێت کە توانایی بربەرەکانیکردنی نییە. ئەوە تەنیا ناگەڕێتەوە سەر توانای نظامی لەوە ئەولاتر دەزانێت کە یەکەم دۆخی یابووری بە سەواوی داڕماوە دووهەم لە ناوخۆ کەوتۆتە بەر پەلاماری ڕاپەڕینی خەڵکو لەوانەیە تێوەگلانی لە شەڕی کۆتایی دەسەڵات بێ و سێهەم لە ئاسی نێونەتەوەییدا زۆر پەراوێزخراوە و لە جۆخێکی وادا کەس فریاد ڕستی ناکەوێت. لە ڕاستیدا کۆماری ئیسلامی تەنیا بۆ ناوخۆ ئازایە بۆ پەلامارکردنە سەر کرێکاران مامۆستایان و ژنان و لاوان و لە یەکەم لە یەک کەلامدا پەلامەر بۆ سەر خەڵکی ناڕازی لە دەسەڵاتی خۆی. ئەلبەتا لەوانەیە جارێکی تر چەند موشکێک بنێرێتە چەند شوێن و ناوی لێ بنێ تۆڵای سەخت. بەڵێ وایە خەڵک لە قەبارەی هێزی کۆماری ئیسلامی تێگەشتون چاوان دەزانن ئەم دەسەڵاتە هەر دژی خەڵک ویست و داواکاری ئەم خەڵکە بۆ ژیانێک دوور لە ستەم و نابەرابەری. ئەم دەسەڵاتە ئازایە هەڵسوڕاوان و چالاکوانانی ئەم بزوتنەوەی بگرێ و ڕەوانەی زیندانیان بکاتوە بەر ئەزیەت و ئازاریان بدات و دوجار لە سێداران بدات. بەڕاستی جێگەی خۆیەتی پێیان بڵین لە جیاتی ئەوەی هێزەکانتان لە شەقامەکان نمایش بکەن و بۆ بەرگرتن لە شایی خۆشی خەڵک لە نەورۆز و سێزدە بەدەر ڕیس بکەن لە جیاتی ئەوەی هێزەکانتان بخەنە گیانی خەڵکو و شەوانە پشتە ناو ماڵ و دەستگیریان بکەن لە جیاتی ئەوە بەر بەژنان و کچانمان بگرن کە حیجاب فڕێدەن فەرمون مەگەر نەتانوت ئیسرائیل نابود دەکەین موشەکەکانتان و پابادەکانتان کە نمایشتان پێوەدا بۆ بەکاری ناهێنن مەگەرەوەی جارێکی تر بیان و بدۆزنەوە ڕەوانەی هەرێمی کوردستانی بکەن یان چەند شوێنێکی چۆڵ وەک ئەوەی لە پاکستان کردتان بدۆزنەوە کە تازە ئەویشتام نەما ئەگەر هەرێمی کوردستان ناتوانێت جوابتان بداتەوە دیتان کە پاکستان زۆر بەتوندی وڵامی دانەوە ڕاستی دەبێت بگەڕن بە دوای شوێنێک کە تۆڵەی سەختی لێ بکەنەوە.
کاک مزەفر لە کرماشانەوە نامێکی بۆ نردوین و گزارشێکی لەسەر فرۆشتنی ئەنجامانی جەستە بە نردوین نووسی بێتی ئەم دیاردەیە ڕوو لە زیادبوونەوە ئێستا لاوانیش هاتوونەتە ناو ئەم بازاڕە و بۆ جابینکردنی پێداویستی ژیانیان گورچی لەو مۆخی ئێسکیان دەفرۆشن. بە پێم راپۆرتە زۆرترین ڕێکلام پەیوەندی بە کڕینی گورچیلەوە هەیە. بۆ پێ دەچێت گەنجانی دەی هەفتە هەشتاکان زووتر پارەیان دەست بکەوێت. فرۆشتنی گورچیلەکانیان بە زۆری وەک ئەمتیازێک بۆ دادەنرێت و هەر لەبەر ئەم هۆکارەش فرۆشیارەکان ئاماژە بە تەمەنی خۆیان و وەرزشوانان وەرزش بوونیان دەکەن وەک ئەمتیازێک. نرخی هەر گورچیلەیەک لە بازاڕی ئەنجامەکاندا لە نێوان 300 بۆ 600 میلیۆن تمەندایە. لە ناوەڕاستی مانگی خەرمانانی ساڵی ڕابردوودا سەرۆکی کۆمەڵی پشتیوانی لە نەخۆشانی گورچیلە کرماشان فرۆشتنی گورچیلە لەم پارێزگایە بە نرخی 200 بۆ 250 میلیۆن تمەن ڕاگەیاند کە ئەم پارەیە لە شارە گەورەکان زیاترە. بە گوێرەی فەرمانێکی حکوومەت ئەگەر کەسێک بیەوێت گورچیلەکەی ببەخشێت جگەل لەوەی هەموو تێچوەکانی بەخۆڕاییە دەتوانێت 80 میلیۆن تمەن وەک پاداش وەربگرێت. لە تاران ڕێکلامی فرۆشتنی ئەنجامانی جەستە زیاترە. یەکێک لەو ناوچانەیە کە فرۆشیار و کڕیار کۆزەکاتەوە دۆروبەری چوارڕیانی تاڵغانیە وەکو ئەو هاوڕێمانە ئاماژە پێداوە. دیوارەکانی کوچەی حسەینی پڕن لە ژمارە تەلەفۆنی کڕیار و فرۆشیار. هەروەها ڕێکلامەکان کورتن، ژمارەی تەلەفۆنەکان و ئەندامانی مامەڵە و گروپی خوێن دەنووسن. بڵێ بەسپاس لە کاک مزەفەر بۆ ئەم گزارشەی کە نردوێتی لە ماوەی ئەم ساڵانەی دواییداوە بەلە بەرچاوگرتنی زیاتربوونی گوشاری ئابووری و بەڕێوەچوونی دادسەپاو بەسەر خەڵکدا. فرۆشتنی ئەندامانی جەستە لە ئێران بۆتە بابەتێکی ئاسایی و بازاڕی. فرۆشتنی ئەندامانی جەستە لە ئێران گەرمە، بابەتێک کە لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا ڕەوتی بەرزبوونەوەی بەخۆیەوە گرتووە. شەبەکەی دەڵاڵان واستەکانی ناوەندی دەرمانی بەشێک لە کۆمەڵگەی پزیشکی کە بێجگە لە پارە و سەروەت بیر لە هیچ شتێکی تر ناکەنەوە دەورێکی بەرچاو لە بازرگانی شەرماوەر و نامرۆڤانی فرۆشتنی ئەندامانی جەستەدا دەژێڕن. بە شێوەی ئاسایی یەکێک لە ئەندامانی بنەماڵە کە نان ئاوەری ماڵەوەشە بۆ دۆزینەوەی کار هەزینەی دەرمان دابینکردنی خۆراک و کرێماڵ سەر بە هەموو دەرگایەکدا دەکات. هەرچیەک شک برن لە قاڵی و یەخچاڵەوە گرتوێتی تا تەلەڤزیۆن لە جەواهراتی مەراسمی هاوسەرگیریەوە بیگرێت تا دووچەرخە و شتی تر دەفرۆشن. لە بەقاڵی و سوۆرمارکەتی سەرکۆڵانەوە تا دۆست و ئاشنا قەرز دەکەن کاتێک هیچیان بۆ فرۆشتن بۆ نامێنێتەوە و ئیمکانی وەرگرتنی قەرزیشتەوە بووە لە ڕووی داماویەوە کۆمەڵێک بیر و خەیاڵ مێشک و زەینی داگیر دەکەن. دزی، لەشفرۆشی، گیرۆدەبوون، خۆکوشتن و لە کۆتاییدا فرۆشتنی ئەندامانی جەستە. کاربەدەستانی حکوومەتی، ئاخوندەکانی حاکم، فەرماندە جنایەتکارە نظامیەکان، نێونەرانی مەجلیسی ئیسلامی و ئاغازادە دز و گەندەڵەکان کە لەسەر سەروەت و دەسەڵاتی ئەم وڵاتە پاڵکەوتون سەبەبکاری ئەم هەژاری و فەلاکەتن. لە وڵاتێکدا کە لەسەر دەریایەک لە نەوت و گاز ڕۆنیشتووە شارەمەندانی بەهۆی هەژاریەوە ناچار دەبن بەشێک لە ژیان و بوونی خۆشیان بفرۆشن. گەندەڵی تەنانەت بەشێک لە پزیشکانی کردوتە ئەو قەسابانەی کە بۆ دەستەبەرکردنی پارە جەستەی ئینسان لە توکت دەکەن. ئەم جۆرە پزیشکانە شەبەکەی دەڵاڵان و واستەی فرۆشتنی ئەندامانی جەستەی تایبەت بە خۆیان هەیە. کۆماری ئیسلامی و شەبەکەی دوکتورە گەندەڵ و قازانج پەرستەکان سەبەبکاری ئەم بارودۆخە نامرۆڤانە و تند و تیژ ئامێزن. ئەمیر کاتێک بە ملیۆن کەس بۆ ئەوەی کە لە برسا نەمرن ڕازی دەبن بە کارکردن لە نائەمترین شوێنە نابێهداشتەکان لە بارودۆخێکدا کە لانیکەمی حەقدەست 5 بەرابەر لە ژێر هێڵ هێژاریدایە ڕژیم لە بودجەی ساڵی داهاتوویدا 2400 میلیارد تمەن تەنیا بۆ 6 دامەزراوەی پەرەدان بە دواکەوتوترین و کۆنەپەرستانەترین ئەفکار و بیر و باوەڕی خۆرافاتی تەرخان کردووە و هەڵبەت لە ناخی ئەم پەرەسەندنی هەژاریەدا ڕۆژ نییە کە هەواڵێک لە اختلاسی ئەنجومەنی نجومی کاربەدەستانی ڕژیم و کەسوکاریان بە گرگوێ نەکەوێت. ئەوەی لە ناخی هەموو ئەم فلاکەتانەدا لە دڵی هەموو ئەم هێرشەی کە دەکرێتە سەر سفرێ بە ملیۆن کەس لە خەڵکی هەژار و نەدار کۆمەلگان شاهدی ناڕزایەتی ڕۆژانەی کرێکاران، مامۆستایان و خانەنشینانە خۆی بەرچاوترین هێمای بێکاریگەربوونی لاف و گەزاڤەکانی سەرانی ڕژیم و هاوکاتبوونی پتانسیێلی تەقینەوەی گەورەیە لەم کۆمەلگایەدا. خەڵک لە ژیانی ڕاستەقینەی خۆیاندا و ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتر
پێی بەم ڕاستیە دەبن کە ڕێگای ڕزگاربوون دەم دۆخە فلاکەتبارە پەرستاندنی ناڕزایەتیەکان هاتنە سەر شەقام ماگرتن لە کارخانەکان و دامەزراوە پیشەسازیەکانی بەرهەمهێنان و ئامادەکاری هەمەلایەنەیە بۆ ڕووخاندنی شۆڕەژگەرانێ ئەم ڕژیمە. ئەمساڵ بەچیان نۆروز ناکەم بێبوونی گیان نۆروز ناکەم نۆروز ناکەم میبڵێ سەی سووریاگەر نۆروز ناکەم ئەگەر ڕەش بڵێ توز نەکەڵ خۆم ئەبەم بەسەر بیگر. ماڵاوی لە ژیانی کاک خوسرە و کەمانگەر و هاوسەرەکەی خاتوو ئیلهام ئیبراهیمی. زۆر بەداخەوە ئاگادار کراینەوە کە لە 20/12/1402 هەتاوی بەهۆی ڕووداوی ئاگرکەوتنەوە لە ژینگە کاک خوسرە و کەمانگەر و هاوسەرەکەی خاتوو ئیلهام ئیبراهیمی تووشی ڕووداو هاتن و ماڵاواییان لە ژیان کرد. کاک خوسرە و لە مانگی ڕەشەمەی 1360 هەتاویدا لە نێو بنەماڵێکی ئازادی خواز و کۆڵنەدەر چاوی بە دنیا هەڵێنە. لە تەمەنی منداڵی و مێرمنداڵیدا هاوکات لەگەڵ خوێندن بۆ کارکردن لەگەڵ باوکی دێ بە دێ و شار بە شار دەگەڕان. کاتێک گەورە بوو غەمی سروشت و ژیان مێشکی ئازاردا. ئیتر پەیتا پەیتا لەسەر ژیان و ژینگە پێیگرت و دەستی کرد بە تێکۆشانی ژینگە پارێزی لە پەنای غەمیناندا. لەبەر گیانی ئاژەڵێ یان داربەڕوویەک سەدان و هەزاران جار تا ئاستی مەرگ لەگەڵ گڕ و هەڵمەتی ئاگردا شەڕی دەکرد. دۆڵ بە دۆڵ و کێو بە کێوی کوردستانی بۆ چاندنی نەمام و بۆ داهاتووی ژینگەی ئێمە پێوە. زۆر بەداخەوە کاک خوسرە و کەمانگەر لە ڕێکەوتی 20/12/1402 هەتاویدا بەڕووداوی دڵتەزێنی هەر ئەو ئاگرە کە زۆر جار بەزاندبووی بە سەختی بریندار دەبێت. ماوەی 5 ڕۆژ دوای مڕومشتێکی زۆر لەگەڵ مەرگ لە ڕۆژی 25/12/1402 هەتاوی لە نەخۆشخانەی کەوسەر لە شاری سنە لەگەڵ هاوسەرەکەی بەڕێز خاتوو ئیلهام ئیبراهیمی ماڵاواییان لە ژیان کرد. ئێمەش بەم بوونەوە لە تلوزێنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی کەمانگەر و بنەماڵەی ئیبراهیمی دەکەین و خۆمان بە شەریکی غەم و پەژاریان دەزانین. یادی ئازیزیان بەرز و ڕێگایان پیرۆز بێت. کۆچی دوایی هونەرمەند و پێشمەرگەی دێرینی کۆمەڵە هاوڕێ عەلی زەندی لە وڵاتی کانەدا. بەداخێکی زۆر گرانەوە ئاگادار کراین کە ڕۆژی پێنجشەممە 16 خاکە لێوە. هاوڕێ عەلی زەندی هونەرمەندی شۆڕشکێڕی خەڵکی سنە و پێشمەرگەی دێرینی کۆمەڵە بەهۆی نەخۆشی لە وڵاتی کانەدا ماڵاوای لە ژیان کرد. کاک عەلی زەندی هونەرمەندێکی شۆڕشکێڕ بوو کە ماوەیەک چەکی پێشمەرگایەتی کۆمەڵەی لەشان کرد. پاش واسهێنانیشی لە پێشمەرگایەتی وەک هونەرمەندێکی دڵسۆز دەنگخۆش و دژ بە کۆماری ئیسلامی درێژەی بە چالاکی هونەریدا و لە زۆر بۆنە و ڕێوڕسمەکانی کۆمەڵە بەشداری کردووە و بە دەنگە بە سۆزە بە تینەکەی ئومێدی دوا ڕۆژێکی گەشی بە بەشدارانی ئەو کۆڕ و کۆبوونەوانە وەرجەماوەری خەڵک دەدا. کاک عەلی خزمەتێکی زۆری کرد بە هونەری شۆڕشکێڕ لە کوردستان و خۆشەویستی جەماوەرێکی بەرین بە تایبەت لە شاری سنە و مەڵبەندی جنوبی کوردستان بوو. کاک عەلی زەندی تووشی نەخۆشی شێرپەنجە هاتوو پاشماوەیەک بەستەری بوون لە نەخۆشخانەیەکی شاری تۆرنتۆ لە وڵاتی کانەدا. ڕۆژی ڕابردوو بۆ هەمیشە چاوی هیوا بەخشی بە ژیان لەسەر یەکدانا و ماڵاوایی لە ژیان و هاوڕێیان و ئازیزانی کرد. ئێمەش بەم بوونەوە لە تلوزێنی کۆمەڵەوە
وێڕای دەربڕینی داخی قوڵمان لەم کۆچە ناوادا پڕ بەدڵ سەرخۆشی لە بنەماڵە کەس و کار و خۆشەویستانی دەکەین. یادی ئازیزی بۆ هەمیشە بەرز و بەڕێز بێت. بودوا جارا بەجێ دڵم ساماڵاوە عەزیزەکەم شاخ و گرد و هەردا پێوم ساماڵاوە عەزیزەکەم بودوا جارا بەجێ دڵم ساماڵاوە عەزیزەکەم شاخ و گرد و هەردا پێوم ساماڵاوە عەزیزەکەم ئەخ بوو ئامانجی ڕۆژی ڕوونا ڕێگای تاریکیە کێڵم بەجێن دێڵم بەجێن دێڵم بەجێن دێڵم بەجێن دێڵم دەبا بمرم لە ڕێگای عەشق و ئازادی دڵ پڕخێنا وەک شارابی جامی بەدمەست بەدەستی خۆت بمڕێژێنا دەبا بمرم لە ڕێگای عەشق و ئازادی دڵ پڕخێنا وەک شارابی جامی بەدمەست بەدەستی خۆت بمڕێژێنا چونکە دڵم پڕا لە عێش ئەخ عیلاجی ناکرێ زامەکەم ڕووەکەمە هاوڕێیەکانم چاری نییە بە بادەمەی بەجێن دێڵێم بەجێن دێڵێم بەجێن دێڵێم بەجێن دێڵێم بەجێن دێڵێم بەجێن دێڵێم. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەم جۆرە گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئێمە و بینەران زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندی تەلەفۆنی ئێوەن بۆ هەرچی زۆرتر ڕازانەوەی بەرنامەکەی خۆتان حتمما پەیوەندیمان پێ بکەن و ڕابۆچوونەکانتان باس بکەن. ماڵەوە. ماڵاوە.